حزبە سیاسیەکان شۆڕژگێڕەکانی ئێمە کە لە سەدا ساڵ و حەوڵە دەن کوردستان ڕزگارکەن ئیسە تقریبان ئاوانە لە نەوەتەکان و کوردستان بەرەو ڕزگاربوونە چییە؟ ئیستا بێفکریان سربەستیان بغڕاییان وا ئەکات دوشمنان بێن دووبارە وڵاتەکەمان داگیرکەن. بەس مندایە نەمەوە بێفکری حزبەکان و بێ هەڵوێستیان و بێدەماخیان و هیچ نەزانیان چونکەم ئێمە دوشمن بێت وڵاتەکەمان داگیرکە لە باشوور بێ لە باکوور بێ لە هەر چوار پارچەی کوردستان بێت لەکوێ تەعدا لە مناڵێکی کورد بکرێ هەر وەکو باشوورە هیچ فەرق ناکە. ئێمە ئیسە هێز تورکیا هاتووە وڵاتەکەمانی لە نیمە داگیر کردووە، هێزی عەرەب هات سنوورە ڕزگارکراوەکانمانی داگیر کرد. بەس ئەمان ێژن پارە بێ بیخۆین نەوتەکە بدزین کێشەمان نیە ملەتەکە با بفەوتێ. بەس بێ هەڵوێستیە. لێ قەومیان کوشتن ژنان زەرەرمەندن. مناڵ هەتی و زەرەرمەندە کچە باوکی ئەمرێ خوشکە برای شەید ئەبێ عایلەیە هاوسەرەکەی شەید ئەبێ دایکە کوڕەکەی شەید ئەبێ تەبعەن گشتی ژن زەرەرمەندە. ئەبێ ژن یەک گردوو بێ یەک وێنە بێ چالاکەوان گشت حزبەکان یەک بگرن لەگەڵ ئەم کۆمەڵە ژنانی سربەخۆوە دیارە ئازادی بەدەست تێرین و دەسڵات بەدەست نابێ هەر بە پیاوە بێ دەسڵات بەدەستیان بێ وڵات ژێرپا بکەن. ئێمەش هێزیە بەتوانا بووین دایکی ئەم هێزەی ئێمە لە ئەوان بەتواناتر بێ دەسڵات دوشمنان لە ناو ملەتەکەمان ڕسواکەین دەریکەین ئەوانەشە پشتگیریانەکەن ڕسوایان بکەین. بۆ خۆی بێدەنگی ئەوە پێکردنی گڵۆپی سەوزە بۆ دژمن و داگیرکردنی وڵات. بێدەنگی بەرامبەر داگیرکاری گەورەترین خیانەتە بەرامبەر ملەتی کورد بەرامبەر ئەو ڕووباری خوینی شەهیدان بەرامبەر فرمێسکی دایکانی کە دایکانی شەهیدان دایکانی بڵێن گەیری لاو دایکانی پێشمەرگە و دایکانی عەسکەر هەموو ئەو بێدەنگیە مەسئولە بەرپرسیاری ئەو فرمێسکەی و ئەو ڕووباری خوینەکە لە گەنجان دەچێت و فرمێسک لە چاوی دایکان دەچن. چی کوردایەتێک دەکەن ئەگەر ڕێخۆشکەری داگیرکەری دژمنان بن بۆ سەرخاکی کوردستان ئەوە خۆیان دەخاپێنن. لەم دەقەیە دەبێ هەموو کوردێک ئەوەی کە مەسەلەی سانەویە مەسەلە مابەینی حزب و حزبدا هەیە یان منتەقەدا هەیە ئەوە هەمووی بدەنە لایەکی ئەساسی ئازادکردنی کوردستانە و هەر کێشەیەکیش کە هەبتن بە گفتوگۆ چارەسەر دەکرد. ئێمە کوردن ناموسمانەیەکە وڵاتمانەیەکە ئێمە سەد کوردستانمان نییە یەک کوردستانمان هەیە و هەمومانش بەرپرساری پاراستنی کوردستانن بە ژن و پیا و بە ئەوەی کە نەفیر عام لازم نەفیر عام بکرێ بۆ پاراستنی کوردستان.